هەر لە بەغداد دەمێنینەوانەیە دەمانەوە شرۆڤەی زیاتری ئەو دۆخە بکەین کە ئێستا بینیمان و لە ماوەی ڕابردوودا و تا ئێساش بەردەوامی هەیە. بەڕێز عەلی بەیاتی لێکۆڵەری سیاسی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز عەلی شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. من بەو پەیامانەی خۆپشاندەران دەست پێیەکەم کە ئەگەر گوێبیست بوو بێتی لەگەڵمانە، ئەوان ئێستا بەتایبەت لەلایەن موقتەدا سەدرەوە تۆپەکە هەڵدراوەتە ساحەی دادگای فیدراڵی. ئایا ئەم داوایە لە دادگای فیدراڵی داوایەکی دروستە؟ ئایا دادگای فیدراڵی دەتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێتەوە یاخودنا؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ سەیری داواکاریەکەمان کرد، داواکاریەکەی بەڕێز سەید موقتەدا سەدر کە داوای ئاراستەی دادگای فیدراڵی کردووە، داوای لەوەکە ڕۆڵ بگیرێت لە هەڵبژاردنەوەی پەرلەمانی عێراقدا لە کۆتایی هەفتەی داهاتوو. ئەمە دوایین مۆڵەتە بۆ سەرۆکی ئەنجومەنی دادگا کە فایق زێدانە. ئەو داواکاریی کە هەیە، ئەو ئاراستەی کە هەیە بەرەو دادگای عێراقی، ئێمە چاوەڕوانی ئەوە ناکەینکەوە ئەنجامێکی ئەوتۆی لێ بکەیتەوە سەرکەوتوو بێت، چونکە دادگای عێراقی خۆ بەدوور دەگرێت لە هەڵوەشاندنەوەی پەرلەمانی عێراقدا، خۆی بەدوور دەگرێت، چونکە بڕیارێک لە دادگای فیدراڵی هەیە لەم بابەتەدا. لە هەمان کاتدا ئێمە ئاستەنگێکی دیکەشمان هەیە، ئەوش کە هەیە ڕەنگە داواکاریەکەی سەدر جێبەجێ نەکرێت، ئەوش کە لە تویتەکەیدا هاتووە کە ئەمڕۆ دەرچووە. بەڵێ باشە، بۆچی پێتان وایە کە دادگای فیدراڵی ئەم داواکاریە جێبەجێ ناکات؟ چونکە پەیامەکەی سەدر پەیامێکی توندە بۆ دادگا. بەڵێ داواکاریەکەی بەڕێز موقتەدا سەدر تایبەت بە داواکاری ئاراستە بۆ دادگای عێراقی لە ئەنجامی کۆمەڵێک داواکاری بووە بابەتی هەڵوەشانەوەی سیستەمی حکومڕانی لە هەمان کاتدا گۆڕینی شێوەی سیستەمی حکومڕانی لە عێراقدا. لە هەمان کاتدا بەڕێز سەدر داوای چی کردو؟ داوای ئەنجامدانی هەڵبژاردێکی دیکەی پێشوەختە کردووە لە کۆترین ماوەدا. لە هەمان کاتدا داواکاریەکە بەرەو چێە؟ بەرەو ئاراستە چێ دەکرێت؟ ئاراستەی دادگای فیدراڵی دەکرێت. داواکاریەکی چکەش هەیە، ئەوش کە یەکێک لە لاپەڕەکانی نزیک لە موقتەدا سەدر کە ساڵح محەممەد عێراقیە داوای چی کردووە؟ داوای کۆکردنەوە 1.5 میلیۆن واژۆی کردووە بۆ ئەوەی کەەوە سکاڵا دژی پەرلەمانی عێراق بەرز بکاتەوە لە کۆتایی هەفتەی داهاتوودا، بۆ ئەوەی کەەوە جەماوەرێکی زۆر کۆبکاتەوە. هۆکارەکە چییە؟ هۆکارەکە بۆ ئەوەیە کە پەرلەمانی عێراق هەڵبوشێتەوە لەلایەن دادگای فیدراڵیە. بەڵام ڕەنگە دادگای عێراقی وەڵامی ئەم داواکاریەکانە نەداتەوە، چونکە لەژێر فشاردایە، فشاری چوارچەوەی هەمانجی، فشاری جەماوەر. بۆیە پێمان وایەکەوە دادگا خۆی لەم پرسەدا بە دوور دەگرێت و تۆپەکە دەخاتە گۆڕەپانی لایەنە سیاسەکانەوە. زۆر باشە. بۆچی تا دێت مەودای داواکاریەکانی سەدر فراوانتر دەبێت و سەقفی داواکاریەکانی زیاتر دەبێت؟ لەبەر بژێرکردنی محەممەد شیع سۆدانی بۆ پۆستی سەرۆک وەزیران ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە دەبێت سیستەمی سیاسی هەڵبوەشێتەوە، پەرلەمان هەڵبوەشێتەوە، هەڵبژاردننی پێشوەختە بکرێت، تا دێ داواکاریەکانی زیاتر دەکات. سەید موقتەدا سەدر ئەوەی کە چاودێری بکە لە چەمانجی ڕابردوودا لە ساڵی 2022دا سەرەتای ساڵدا بینیمان کەوە داواکاریەکان زۆر ئەڕوون و ئاشکرا بوون کە دەیەوێت حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بێنە. ئەویش محەممەد جەعفەر سەدری بربژێر کرد، بەڵام بینیمان کە چۆڕوویدا بابەتەکە گۆڕا بۆ ئەوەی کەوا نیسابی یاسایی کۆ نەبێتەوە 220 پەرلەمانتار. لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەوا ئەمە کاندید نەکرا، لە هەمان کاتدا بابەتی سەرۆکۆماری شەکلا نەکرایەوە. بۆیە ئێستا بەڕێز موقتەدا سەدر چوارچەوەی هەماهەنگی خستۆتە چوارچەوەیەکی زۆر تەسکەوە لە هەمان کاتدا، چونکە ئەو گوتوویەتی کە ڕێگەی پێنادا بە چوارچەوەی هەماهەنگی کە بە هیچ شێوەیەک حکوومەتی داهاتوو پێک بهێنێت. هۆکارەکە چییە؟ هۆکارەکە نەکتەنها بابەتی بەشداریکردن لە حکوومەت و وەرگرتنی پۆست. داواکاری سەرەکی ئێستای موقتەدا سەدر بریتە لە چێ؟ بریتە لە هەڵوەشانەوەی پەرلەمان و کۆتایهێنان بە پرۆسەی سیاسی. ئێستا کۆی پرۆسەی سیاسی و گەڕانەوە بۆ پرۆسەی سیاسێکی نوێ. ئێستا سەید موقتەدا سەدر تەنانەت ئێستا ئەو دەموچاوانەی لایەنە سیاسەکانی قبول ناکە لە چوارچەوەی هەماهەنگیدان کە ڕەنگە تەنانەت دەستپێشخەرەکانیشی ڕەت کردوتەوە بۆ ئەم بابەتە. بەڕێز عەلی، بەڕێستان لێکۆڵەری سیاسین، ئەم دۆخە
تاکەی ئاوا بەردەوام دەبێت یاخود بۆچی وای لێ دێت چونکە بۆ خۆتان ئەزانن مقتەدا سەدر پێداگری لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانیەکە هەرچی چوارچێوەی هەماهەنگیشە بە تایبەت لەلایەن مالیکیەوە کە سەرکردی چوارچێوەی هەماهەنگیە داواکاریەکان ڕەتەکاتەوە کەواتە دۆخەکە بەرەو کوێ دەڕوات چاوەڕێی چی دەکەن؟ پرۆسی سیاسی لە عراقدا بەرەو ئاڵۆزەی زیاتر و زیاتر هەنگاو دەنێت چونکە چوارچەوەی هەماهەنگیش داوای ئەوەی کردووەکەوە خۆپشاندان بکرێت لە ڕۆژهینی داهاتوودا ئێمە داوای لە هەردوو لایەنە سیاسەکان دەکەین هەردوو لایەن دەکەین کەوا گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کەوا نەگەینە پێکدادان چونکە ئەگەر هاتوو پێکدادان ڕوویدا کەشتی عراق نغڕۆ دەبێت بابەتی گفتوگۆ باشترین چارەسەرە بۆ چارەسەرکردنی تەنگژەی سیاسی لە عراقدا. لە ئەگەری زیاتری دەستێوەردانی وڵاتانی ئەقلیمی وەکو باز دەکرێت کە دەڵێن پشکی شێریان بەردەکەوێت لە دەستێوەردان لە نێو عێراقدامە بەپێی لێکۆڵینەوە و چاودێرانی سیاسی ئەم قسەیە دەکەن ئایا لە ئەگەری زیاتری دەستوەردانیان دۆخەکە بەرەو کوێ ڕوات لەمە ئاڵۆسترە بێ؟ پرۆسی سیاسی لە عراقدا هەموو هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دەسوەردانە خراپی پرۆسی سیاسی دەسوەردانە لە وڵاتانی دراوسێ لە ڕۆژەڵاتەوە بێت یاخود لە ڕۆژ ئاواوە بێت یاخود لە باکوورەوە بێت دەسوەردانی دەرەکی ئەمە وای کردووە پرۆسی سیاسی عراق پەک بخرێت دەبێت پرۆسی سیاسی پرۆسەیەکی عراقی بێت نە لە ڕۆژهڵاتەوە نە ڕۆژ ئاواوە دەستوەردان نەبێت لە هەمان کاتدا پێویستە حکوومەتی عراقی حکوومەتێک بێت حکوومەتێکی عراقی سربەخۆ بێت حکوومەتێک بێ عراقی بێت بە پلەی نایب بێت هەر لایەنێک پێچی بهێنێت کەواتە چارەسەری ئەم دۆخە لە لای کێیە؟ چارەسەر ئەوەیە کە خەڵکانی عاقڵمەند دەسوەردان بکەن بەمەستان چییە لە خەڵکانی عاقڵمەند؟ عقلمەندان و دانایان ئەوانن کە لەلایەنە سیاسیان ڕاستەقینەکان بۆ نمونە سەرۆک مەسعود بارزانی هەروەها بەڕێز محەممەد حەلبوسی و مەرجعیەتی دیئاینی لە نزەفی پیرۆزە ئەمانە ئەبێت دەستوەردان بکەن ئەمانە ئەهلی چارەسەرن ئەمانە خەڵکانی چارەسەرن دەبێت لەبەسەر مێزی گفتوگۆ لایەنەکان کۆ ببنەوە بۆ ئەوەی کۆتایی بەم تەگژە سیاسە بێت بۆ ئەوەی کە عراق پێشەوەی عراق بەرەو چارەنووسێکی نادیار هەنگاو بنێت. پێتان وایە تەنها بەم دەستوەردانە نێوخۆیە کێشەکان چارەسەر بکرێت و دۆخی سیاسی عێراق ئاسایی بکرێتەوە؟ من پێم وایە کەوا چارەسەرەکە کاتیە چارەسەرێکی کاتی بە پێکەنانی حکوومەتێکی کاتی لە کەسایەتی تەکنۆکرات سەربەخۆ اینجا ئەو کاتە دەستور هەموار بکرێتەوە یاسای نوێ دەربکرێت کە یاسایەک بێت کەوا پرۆسەی سەی لە عراق نەخاتە شەڵەژانەوە لە هەرێم بێت یاخود لە حکوومەتی فیدراالیەوە بێت لە هەمان کاتدا دواتر دەستور هەموار بکرێتەوە بۆ بابەتی سیستەمی سەرۆکایەتی هەنگاو بنێت لەگەڵ گەرنتیکردنی بوونی بەڵگەنامەیەکی شەڕەف لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ ئەوەی کەوا پابەند بن بەڵێکەکان چونکە ڕوخاندنی پرۆسی سیاسی بەڕاستی لە بەرژەوەندی کەس نییە بەڵکو چاکردنی پرۆسی سیاسی لە بەرژەوەندی عراقدایە ئەمە شەڕی چاکسازیە نەک شەڕی داڕوخان بێت چونکە ئەم پرۆسی سیاسیە لەسەر بنەمای خوێنی هاوڵاتیان بنەمای خوێنی هاوڵاتیان بنیات نراوە. باش دوا پرسیارم بۆ بەڕێستانەوەیە ئەم دۆخەت ناونا شەڕی چاکسازی کەواتە ئەم شەڕی چاکسازیە بە گفتوگۆ و دانوستان چارەسەر دەکرێت یاخود نەخێر پەل دەکێشێت بۆ شەڕی هێزی سەربازی. مەحاڵە کەوا دۆخەکە بەرەو جەنگی ناوخۆی شیعی هەنگاو بنێت ئەمەش بەهۆی بوونی کەسایەتیەکی لایەنێکی وەکو مەرجعیەت و لایەنە سیاسیەکان و دانایی سەماحەتی سەید موقتەدا کە ئەوە نانەوێت ئەم جۆرە پێکدادانە ئەم بگەین بم قۆناغا داهاتوو بریتێ لە گفتوگۆ جزگە لە گفتوگۆ بژاردەی دیکەمان نییە بژاردەی سەرەکیمان بریتێ لە دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ چونکە سیاسەتی ترساندن سیاسەتی تەوقاندن و ملبادان ئەمە بەڕاستی سیاسەتێکی زۆر دوورە سیاسەتێکی زۆر دوورە و کەڵک و سوودیشی نابەخشێت. بەڕێز عەلی بەیاتی لێکۆڵەری سیاسی سوپاس بۆ شرۆڤەکانت.